حجاب بێحجاب. ڕۆژی سێشەممە 21 پوشپەڕ لا ڕۆژمێری کۆماری ئیسلامیدا وەک ڕۆژی حیجاب و عیفاف ناونراوە. لەگەڵ نزیکبوونەوە لەم ڕۆژە ژمارەی ئەو ژنانەی کە بەبێ لە بەرچاوگرتنی گوشارەکانی ڕەژیم و زۆر وشیارانە ئەم ڕۆژەیان کردووە بە ڕۆژی توور هەڵدانی حیجابی زۆرم لێ بە خێرایی ڕوو لە زیادبوونە. لە حاڵێکدا کە گرانی و بێکاری و کەمبوونی پەیداویستیە سەرەتاییەکانی خەڵک گەیشتۆتە لووتکە و ناڕزایەتی گشتی ڕۆژ بە ڕۆژ پەرەدەستێنێ، لە ئاوا بارودۆخێکدا توندکردنەوەی گوشارەکان بۆ سەرژنان بە تایبەت لە پەیوەند لەگەڵ حیجابدا بۆتە ئەولەویەتی ئەم ڕژیمە. ئامانجی سەرەکی ئەم سیاسەتە بە چۆکداهێنانی سەرجەم کۆمەڵگا و خامۆشکردنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئێستایە. بەڵام کارنامەی خەباتی کۆمەڵایەتی و سیاسی لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی دەری دەخات کە ئەم ڕژیمە سەرڕای بەکارهێنانی تند و تیشترین شێوازەکانی زیندان و ئەشکەنجە و ئێعدام لە بابەت سەپاندنی شێوازێک لە ژیانی دڵخوازی خۆی بەسەر زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێراندا سەری لەبەر دراوە. وەرزشی ژنان حرام بوو. ژنان ساڵانێکی دوور و درێژ مافی چوون بۆ وەرزشگاکانیان نەبوو. دووچەرخە سەواری بۆ ژنان تاوانێکی گەورە بوو. هەبوونی دەستگای ڤیدیۆ تاوان بوو. دیمەنی هێرش و پەلاماری پاسدارە کۆنەپەرستەکان بۆ سەربانی ماڵەکان و تێکشکاندنی دیشی ماهوارەکان لە بیر کەس نەچۆتەوە. چارشێ و مانتۆی ڕەش و پۆششی تەواو بۆ ژنان بابەتی ململانەی هەر ڕۆژەی ژنان لە شەقام و مەیدانی شارەکان لەگەڵ مەئمورانی ڕژیم بوو. ڕشتەی خوێندنیان بۆ ژنان لە دانشگاکان بەرتەس کردەوە. سەرەتا دژایەتی لەگەڵ ئینتەرنێت، دواتر فیلتێرکردن و سەرنجام کەمکردنەوەی خێرایی ئینتەرنێت و دەیان بابەتی تر. بەڵام ئەگەر چاوێک بە کارنامەی کۆماری ئیسلامی لە هەموو ئەم بابەتانەدا بخشێنین، دەبینین کە ئەگەر چی ئەم ڕژیمە بەداخەوە تا هەنووکەش لەسەرکارە، بەڵام لەم نەبەردە کۆمەڵایەتیەدا بەردەوام سەری لەبەر دراوە و سەر شۆڕانە ناچار بە پاشەکشە و چۆڵکردنی مەیدان بووە. دژایەتی ڕژیم لەگەڵ ژنان ڕووداوێکی کتوپڕ و دەگمەن نییە. هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و تەنانەت هەر لە کاتی بڵاوبوونەوەی یەکەمین پەرتووک و نامیلکەکانی خومەینی و بە تایبەت کتێبی تەوزیح المەسائل کە لە ساڵی 1349 لە بەیروت چاپکرا، دژمنایەتی لە ئاشتی نەهاتووی فقهی شیعە لەگەڵ ژنان لە زمانی خومەینیەوە ئاشکرا بوو. لەم کتێبەدا شیکردنەوەکانی خومەینی سەبارەت بە خواردن و خواردنەوە، وەکالەت، ئزدواج و نکاح، میرات، پوشش، شەرع و یاسا، بە ئیسلامیکردنی یاساکان و سەرنجام ئەوەی کە بوو بە وەلایەتی فەقی و وەلایەتی مطلقەی فەقی ڕوونکرایەوە. شێواز و تایبەتمەندی نظامی داهاتووی کۆماری ئیسلامی لە کتێبی تەوزیح المەسائل و نووسراوە وتارەکانی تری خومەینیدا بەڕوونی دیاری کرا کە بەداخەوە نە ئەو نامیلکە و پەرتووکانە خوێندرانەوە و کەوتنە بەرڕەخنە و هەڵسەنگاندن و نە لە مێژووی مەشرووتچیەکان لە جەریانی شۆڕشی مەشروتە و نە لە دەور و نەقشی خراپکارانەی ئاخوندەکانی شیعە لە ساڵی 1332 هەروەها 1341 و دژایەتی خومەینی و هاوبەشەکانی لەگەڵ ئیسلاحاتی ئەرزی و بەتایبەت مافی دەنگدان بۆ ژنان وانەیەک وەرگیراوە. خومەینی و هاوڕێکانی گەلێک بەر لە ساڵی 1357 ناکۆکی و دژمنایەتی لە ئاشتی نەهاتووی خۆیان لەگەڵ ژنان و مافی یەکسانی ژن و پیاو بەڕوونی باس کرد. فرەژنی، هاوسەرگیری، مناڵان، نایەکسانبوون لە وەرگرتنی میرات و دانی شایەتی لە دادگاکان، خانە نشینکردنی ژنان و جلوبەرگ و حیجابی زۆرەملێ، پاساوکردنی تند و تیژی لە دژی ژنان، قەدەغەکردن و بێبەشکردنی ژنان لە گەلێک لە بوارە کۆمەڵایەتیەکانی وەک وەکالەت، شۆفێری، وێنەکێشان، مافی جیابوونەوە، مافی سەفەر و سەرپەرشتی منداڵ لە دوای جیابوونەوە چەند نمونەیەکن لە کۆنەپەرستی و بەڕبەڕیەتی ئیسلامی لا دەسەڵاتدا. ژنانی ئێرانیش هەر لە یەکەم ڕۆژەکانی پاش شۆڕشی ئێران لە دژی یاساکانی هەڵاواردن و کۆنەپەرستانەی ئیسلامی خەبات و خۆڕاگریان کردووە و
هەرچی هاتووە ناڕزایەتی و خەباتی خەڵک ڕەنگ و بۆنێکی ژنانەتری بەخۆیەوە گرتووە. ژنان لە خەبات لەگەڵ یاسای دواکەوتوانەی ئیسلامی سەنگەر بە سەنگەر و شەقام بە شەقام لە دژی حجابی زۆرم لێ وەک هێمای بە کۆیلەکردنی ژنان خەباتیان کردووە و لە پێناویدا فیداکاری و گیانبازیان کردووە. دەسەڵاتی ئیسلامی کە لە کۆتاییەکانی سەدەی 20دا هەوڵیدا بە سەرکوت و ئیعدام خەڵک بگەڕێنێتەوە بۆ سەردەمی 1400 ساڵ لەوە پێش، لەگەڵ دژایەتی ملیۆنان کەس لە کرێکاران، هونەرمەندان، نووسەران، معەلیمان، کۆمەڵانی خەڵکی کوردستان، کەمینە ئاینی و نەتەوەییەکان، خانە نشینکراوان و هێزە چەپ و سوسیالیستەکان بەرەڕوو بۆوەکە ژنان بەردەوام کۆڵەکەی سەرەکی ئەو خەبات و ناڕزایەتیانە بوون و هەن. خەبات لە پێناو یەکسانی ژن و پیا و نەهێشتنی حجابی زۆرم لێ و تند و تیژی گەشتی ئێرشاد لە دژی ژنان تەنیا ئەرکی ژنان نییە، بەڵکو پێویستە جگەرگۆشەکان، براکان، هاوسەرەکان، باوکەکان، هاوکار و دراوسێ پیاوەکانیش پشتیوان و هاوسەنگەری ژنان بن لە خەبات لە دژی ئاپارتایدی جنسی و دەستەبەرکردنی مافی یەکسان بۆ ژن و پیاو. وێنەگرتن لە خۆڕاگری و جەسارەتی ژنان لە بەرامبەر لات و چەق و کێشە ئیسلامیەکانی وەک گەشتی ئێرشاد و فاڵانجە مەسهەبی و ئاخوندە کۆنەپەرستەکان کارێکی باش و پێویستە، بەڵام بەس نییە. ژنان پێویستیان بە پشتیوانی و چالاکانە و لێبڕاوانەی پیاوان هەیە بۆ ئەوەی کە نەهێڵن لەلایەن گەشتەکانی ئێرشادەوە دەست بەسەر و ئەزیەت و ئازار بکرێن. لە کوردستان و هەر لە بەهاری ساڵی 1358ەوە ژنان لە هەموو بوارەکاندا و لەوانە لە بواری نظامیدا لە دژی حکوومەتی ئیسلامی و داگیرکاری نظامی خەباتیان کردووە و بە هەزاران ژنی خەباتکار لە زیندانەکان و ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵە و هەروەها لە شار و گوندەکان لە پێناو ئازادی و بەرابەریدا تێکۆشاون و بە سەدان کەسیان گیانیان لەدەستاوە. خەبات لە دژی حجابی زۆرم لێ یەکەم هەنگاوە لە پێناو دەستەبەرکردنی بەرابەری ژنان و پیاواندا. ئەو ماف و یەکسانیەی کە پێویستە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی، ئابووری، کار، خوێندن، مافی تاکە کەسی و بنەماڵی بگرێتەوە بەبێ خەباتی هاوبەشی ژنان و پیاوان دەستەبەر نابێت.